I remember him as if it were yesterday. He came slowly to the door of the Admiral Benbow Treasure Inn. Island نزیکترین فیلمی دوبلاشکراوی کوردی بۆ کتێبەکەی قوتابیانی پۆلی 12 بە زاراوی سۆرانی هەروەها بادینی. I see what you want. And he threw down 3 or 4 gold coins. Oh, scoundrel. The captain jumped to his feet and took a knife. Get behind the door. Sword. Allah diyorsunuz. قوتابیانی پۆلی 12 خۆشەویست. چۆن بە ساناییکردن ڕێگە هەڵبژارەکان انگلیزی هەر دەکەن. لە ماوەی 5 خولەکدا فێرەبی ئینشاءالله من مامۆستا باشار خەریک لە ئامادەی ئاوتی نمونەیی بۆ یەکەم جار لە ساڵی 2014 باسی ئەم ڕێگەیان کرد بەڵام مالەئەسەف لە زۆر سایتەکان دەیانگوت بەپەدە ڕێزمانی ئینگلیزی هاکراوە بێ ئەوەی ناوی خاوەنەکەی بینین. ئەم ڕێگە هاوا دیۆرسیونس کە ویدیۆکمان دروست کرد لەسەر ئاسانترین ڕێگە بۆ هەڵبژاردنەکانی ئینگلیزی داواکی زۆر لێمان کرد لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێم بۆی ڕۆڵکردنێکی زیاتر لەسەر ئەم بابەتە بدەین. ئەمەش بە خۆڕایی بێ بەرامبەر هاوکاریتان ئەکەین ئینشاءالله. سلااو قوتابیان و خوێنکارانی پۆلی 12 خۆشەویست من مامۆستا باشار خەریک لە ئامادەی ئاکردنمونەی لەگەڵ ئێوەدا. ئینشاڵڵا لەم ڤیدیۆدا بۆتان باسی بابەتەکانی گرنگی ئینگلیزی پۆلی 12 ئەکەین. هەروەها ڕوونکردنەوەی کەدن لەسەر ئەو ڤیدیۆی کە خۆتان ناوی لێناوە ڤیدیۆی هاک چونکە زۆربەی قوتابیان لێ تێناگەن. زۆر سپاس بۆ مامۆستایانی ئەوەی کە دەستخۆشیان لێ کردوون، هەروەها سپاس بۆ ئەوانەی کە ڕەخنەیانیش هەبوو. هەرچەندە لەسەر لاپەڕی یەکەم لە مەرجەمەکەیاندا ئەتوانی ئەو یاسانە ببینی، هەروەها ئەتوانی سوود لەو ڤیدیۆانە ببینی کە لە ئینستاگرامەکەماندا هەیە. فیلمی دوورگەی گەنجینەی تەیە بە زاراوی سۆرانی و بادینی کە بۆ یەکەم جارە دووبلاشەکرێت. بۆرە ئەم ساڵ لەبەر کۆرۆنا نەمانتوانی گەڵێەوە دابین ئەگەرنا شار بە شارە گەڕین لە دەڤەری سلەیمانی هەڵەبچە تۆ کەولێر زاخ و ئاخرێ بێ بەرامبەر بۆ ئەوەی هاوکاری و خزمەتی ئێوە بکەین. ئینشاڵڵا بۆ ساڵانی تر بۆ قوتابیانی داهاتوو لە هەر دەڤەرێک 3-4 ڕۆژ ئەمێنێنەوە ئینشاڵڵا. سڵاو قوتابیان و خوێنکارانی خۆشەویست، زۆر قوتابی پرسیارەکەن ئەڵێن ئەو هاکە بوو چی بابەت بە کاردێت بوو چی بابەتێک بە کار نایێت. ئەزانی ئەو بابەتانە پێ حەل ناکردن ئەوانەی کە ئاسان وەکو هەر قوتابی حەسەکەن ئەو بابەتانە بێن چونکە زۆر ئاسان وەکو بابەتی suggestion, preposition of time, comparative and superlative, ways of comparing quantities ئەوەی ئەڵێ 50% و 75% وەکو بیرکاری پێ حەل ناکرێت. relative clauses باسی هۆوی چوانە هۆوی چودات بۆ ئەمانە پێ حەل ناکرێن چونکە ئەو ئامێرانە تێدانین ئەو کاری هاریکاران لەم بابەتەدانین وەکو ئامۆی زواروا زوێر و بی و هاوها زوها دوکان و کود و دەزودت لەم بابەتەدانین بۆیە پێ حەل ناکرێت. تەنها بابەتەکانی قرس پێ حەلەکرێن. بابەتەکانی ئاسان لەسەر 10 تا 12 نمرە دێن، بابەتەکانی قرس لەسەر 24 تا 30 نمرە دێن کە کەمترین پرسیار هات بن کە پێ حەلکرابێت کە پار بۆ پرسیارەکانی قرس بوو پار 6 یان 7 پرسیار پێ حەلکرا. ئەگەر لە 24 نمرە لە بابەتەکانی قرس بێ 14 نمرە لێ حەلکەی زۆرە باشە هەر باشە 14 تا 16 نمرە حەلکەی باشە لەسەر 24 یان لەسەر 30ش. ئەوجە بۆ بابەتەکانی قرس ئەبێت چاوەڕێی پرسیاری ویزاریکەین کە چۆن دێت کەی پێ حەلەکرێ کەی پێ حەل ناکرێ ئێستا بۆتن ڕۆنەکەینەوە ئینشاءالله. ئەوجە بە نمونە
نمونان پیشاندان بدەین لەسەر ئەو بابەتەکانی قورس کە کەی پێ حەلەکردن و کەی پێ حەل ناکرێن بۆ ئەو قوتابیانی زیرەکیش ئەتوان لە ڕێگای ئینستاگرامەکەمان بە ناوی باشتر خەڵ شەریف هەر پرسیارێکتان هەبێ ئامادەین لە خزمەتداین ئینشاءڵڵا با تەماشاکەین بابەتی پۆسیبڵتی و سێرتن پرسیاری 26 ساڵی 2018 بۆچی مەلزەمە بەکارنێنم بۆی بە چاوی خۆت پرسیاری ویزاری ببینی ئەڵێ وتمان لە دوای مەست ئەبێت چاوک بێت هاف چاوگە لە دوای هەف ئەبێ پیپی بێت ئیمپرۆڤ پیپی نیە خۆت ئازانی پیپیەکان ئیدیان پێوەیە لە دوای مەی ئەبێت چاوک بێت هاف چاوگە لە دوای هەف ئەبێ پیپی بێت ئەو پیپی هاتووە واتە تەواو درستە سی لە دوای کەنوتمان ئەبێت چاوک بێت ئیدی پێوەیە ئەوە ڕابردووە چاوک نییە کرا دەرەوەوە دی لە دوای مایت ئەبێت چاوک بێت هات چاوک نییە تەنها یەک دروست بوو تەنها بیەکە دروست بوو ئەوە بابەتی پۆسیبڵتیەش پێ حەڵ کرا بەڵام هەندێک جار پرسیار دێ لەوانەیە پێ حەڵ نەکرێت بەڵام تەماشای پرسیارێکی تریشکەین ساڵی 2017 دی پرۆدەکس زۆر جار پێشەوەی پرسیار حەڵکی تەماشای پێش بوشایەکە بکە بزانە کە بکەرەکە تاکەیان کۆیە the products کۆیە واتە لەگەڵ هاز نایێت ئەوە کرا دەرەوە هەرچەندە وتمان لە دوای هاز ئەبێ پیپی بێت بین پیپە لە دوای بین ئەبێ ئاینجیان پیپی بێەوە پیپی هاتووە واتە لە دوای هاکەکە دروستە بەڵام کاتی تەماشای پێش بوشایەکەی کۆیە هاز تاکە ئەوە بەکلک نایە بی وتمان لە دوای مەی ئەبێت چاوک بێت هاف چاوگە لە دوای هاف ئەبێ پیپی بێت ئەمە پیپی نییە گیڤن پیپیە سی لە دوای وێر ئەبێ ئاینجی بێت یان پیپی ئەو ئاینجاتوە لە دوای بین وتمان ئەبێ یان ئاینجیان پیپی بێت لە دوای بین ئەغڵبە پیپی دێت تەنها پیپی دێت ئەو پیپی نییە پیپی گیڤنە واتەوەش کرا دەرەوە دی لە دوای هاف ئەبێ پیپی بێت بین پیپە لە دوای بین ئەبێ یان ئاینجیان پیپی بێت ئەوە لە دوای بین پیپی هات ئەوە درستە واتە دی درست ئەمە پێ حەڵ کرا ئەی ئەگەر پێ حەل نەکرێت چوون هەندێک جار پرسیاردە پێ حەل ناکرێت بەڵام کەم جار وا دێت بابەتەکانی قورس کاتی لە ویزاری دێن هەروە دێن کە پێ حەل بکرێن بۆ نمونە تەماشای پرسیارێکی ترکەین ساڵی 2017 هەر پرسیاری سی بۆ نمونە there is a heavy cloud in the sky دەڵێ هەورێکی زۆر لە ئاسمانەوە هەیە it may rain heavily لەوانەیە باران زۆر ببارێت this sentence expresses دەڵێ ئەمە چ بابەتێکە پێت ئەڵێت ئەمە چ بابەتێکە مادەم مەیتەیە بابەتی پۆسیبڵەتی یان سێرتنتیە پۆسیبڵەتی بابەتی پۆسیبڵەتی there is a heavy cloud in the sky it may rain heavily ناڵێ لە دوای هاو و هازە بێ پیبی بێت لە دوای مەی نازم چاوک بێت هەر لە دوای مەی چاوک هاتووە حازر ئامادەیە بەڵام ئەڵێ this sentence expresses دەڵێ ئەمە چ بابەتێکە ئەوە پێ حەڵ نەکرا بابەتی پۆسیبڵەتیە کاتێڵێ ئەمە چ بابەتە ئەبێ نیشانەکەم ناسیەوە مەی و مایت و کۆت بابەتی پۆسیبڵتیە ماست و کەنت بابەتی سێرتنتی ئەدڤایس بۆ نمونە نیشانەکانی ئەوەن شد و had better ought to need to have to has to had to must ئەوانن بەڵام ئەمە مەی تێدا و تێدا بوو پۆسیبڵتی بوو بابەتێکی تر بابەتی negative question ساڵی 2018 خۆلی دووەمەوە ساڵی 2018 پرسیاری سی زۆر جار بابەتی negative question هەر پێ حەل ئەکرێت هەر ساڵ هات بێ هەر پێ حەل کراوە با پرسیاریش نەخوێنیەوە با نازانی پرسیارەکە لەسەر چییە تەنها هەندێک جار محتاج نەوی پێویست ناکە تەماشای پرسیارکە هەر بژانەکە تەماشاکە وتمان لە دوای دوو دەزودت ئەبێت چ بێت چاوک بێت لە دوای دوو ئاینجی هاتووە ئەوە نابێت لە دوای وەڵ ئەبێت چاوک بێت ئەوە ئیدی پێوە ئەوە نابێت لە دوای هاف وتمان ئەبێ پیپی بێت ئەوە پیپی هاتووە واتە درستە لە دوای ئیز وتمان ئەبێ یان ئاینجیان پیپی بێ ئەوە نە ئاینجی نە پیپیەوەتە ئەوەش کرا دەرەوە تەنها یەک درست بوو ئەمە پێ حەڵ کرا با بڕۆینە بابەتی پاسف بوو نمونە which one shows the correct passive form or sentence کامیان لەمانە پاسیڤە وتمان لە دوای وەڵ ئەبێت چاوک بێت بی چاوگە لە دوای بی یان ئاینجیان پیپیەوە پیپیاتوە تەواوە لە دوای هاف ئەبێ پیپی بێت پیپی هاتووە لە دوای بین ئەبێ ئاینجیان پیپی بێت ئەوەش هاتووە ئەوەش تەواوە لە دوای ئیز ئەبێ ئاینجی بێ ئاینجی هاتووە لە دوای بین
لە دوای بینکە بێ پیپی بێتەوە پیپی هاتووە واتە هەرسێکیان دروست بوون دەڵێ all of them هەموویان دروست بوون هەندێک جار ناتوانانی بەڵام ئازانی کە درستیان درستیشنی هەراوەش باشە هەندێک جار لەوانە ڕستەی پرسیارێک بدات ڕستەکە ڕابردوو بێ مەسەڵەن یەستردەی تێیا بێ وەڵا بێ ئەگەر هەرسێکیانیش دروست بێ ئەمە یەکی ڕابردوو هەڵبژێری هەڵبژانێکی ڕابردوو بێ واتەوا زوێر تێیا بێ یان هادی تێیا بێ لەوانەیە هەموو هەڵبژانەکان دروست بن بەڵام بە هاکەوە بەو هاکە بەڵام ئەبێ چونکە یەستردەی لە پرسیار داهاتووە ئەبێ ڕابردووەکە هەڵبژێری با تەماشای بابەتی ئادڤایسکەین کە هەندێک جار پێ حەلەکرێ نەجە پێ حەل ناکرێ بە زۆر جار هەر پێ حەلەکرێ وەڵا پرسیاری سیوێک ساڵ 2017 we are all different ئێمە هەموو جیاوازین لە یەکتر so you dash for yourself ئەی شت وتمان لە دوای شت ئەبێت چاوک بێت دیسایت چاوکی سادەیە درستەوات لە بیرم چ لە هاکەدا ڤیددیوەکە بڵاو کراوە دوای بیرم هاتەوە ئەبێ لە دوای توش چاوک بێت ئەمە لە دوای نی تو چاوک ناتوە ئایONی پێوە ئایON ناونەوە ناو نە چاوگی کاری چاوگنی نانە لە دوای مەست وتمان ئەبێت چاوک بێت شت چاوک نییە کاری هاریکارە لە دوای هاف ئەبێ پیپی بێت ئەمە پیپی نییە پیپیەکان خۆ ئەزانانی ئیدیان پێوەیە ئەمە ئەدڤایسە پێ حەل کرا بە جارێکی تریش هەر ئەدڤایس و پێ حەل بکرێ ئەمە ساڵی 2017 پرسیاری 37 ئەڵێ با پرسیاریش نەخوێننەوە لە دوای نیتو لە دوای تو ئەبێ چاوک بێت گو چاوگەواتە دروستە لە دوای هاف ئەبێ پیپی بێت ئەمە پیپی نییە هەڵەیە لە دوای ماست ئەبێ چاوک بێت وێنت چاوک نییە کاری ڕابردووە لە دوای شت ئەبێت چاوک بێت چاوک ناتووە پیپی هاتووە واتە یەکەم دروست ئەمە بابەتی ئەدڤایس ئەگەر پێ حەل نەکرێت بابەتی ئەدڤایس ئەگەر پێ حەل نەکرێت چۆنە لە ساڵی 2018 33 ئەڵێ my guests are coming tonight and we don't have any food in the fridge میوانمان دێ ئەو شەو هیچ خواردنێکمان نەماوە لەناو سەلاجەکە ئەی دەڵێ وتمان لە دوای شت ئەبێت چاوک بێتەوە چاوک هاتووە گو واتە تەواوە لە دوای هاکەکە تەواوە بەڵام کابراکە بزانە ئەڵێ هیچ خواردنێکمان نەماوە میوانەکان دێنام شەو ئەڵێ you should go and see your doctor ئەبێ بڕوا دکتۆر دکتۆر هیچی بە خواردنی نییە بی وتمان لە دوای ماست ئەبێت چاوک بێتەوە چاوک هاتووە ئەگەر لە دوای ڕێگەی هاکەکەدا بڕوایەوەش درستە ڕێزمانیان درستە بەڵام واتەکە you must go to the supermarket ئەبێ بڕوا سوپەرمارکت ئێ باش لە سوپەرمارکت ئەتوانی شت بکڕێت ئەوە وتمان لە دوای تو ئەبێت چاوک بێتەوە چاوک ناتوە ئەنجی پێوە هەڵەیە واتە ئەیوبی ئەگەر لە دوای هاکەکە بڕۆین ئەیودی درستن ئەیوسی درستن شت گۆ ماست گۆ هەردووکیان چاوک هاتوون بەڵام لە دوای ماناکات مێنیتەوە دوای کاتێک ئەڵێ خواردن نەماوە ناڕوا دکتۆرەکە لە مارکێتەکە ئەگەر بڵێ فلان کەس نەخۆشە مەسەن ئازاد ئیسێک ئازاد نەخۆشە ئەتوانی ئەوە هەڵبژێری بڕواتە دکتۆرەکە ئەمە ئەدڤایس پێ حەل نەکرا تەنها یەک توانیمان یەک بیکەینە دەرەوە ئەو جاوە ئەو هەیە بابەتەکانی قرس هەندێک جار پێ حەلەکردن هەندێک جار پێ حەل ناکرێن بۆی بەهڵە تێنەگەن خوێندکاران بابەتی فیوچەر کۆنتینیوس فیوچەر کۆنتینیوس زۆر جار هەر پێ حەلەکرێ زۆر جار هەر پێ حەلەکرێت فیوچەر کۆنتینیوس پرسیار مەسەلەن پرسیارێکی ویزاری پرسیارێکی تر پرسیاری 29 هەبا ناخوێنەوە هەندێک پرسیارە خوێنیەوە هەر نازانی چ بابەتێکە بەڵام کاتی نازانی تەماشای هەڵبژارەکانەکەی هەناسیەوە at midnight tonight we dashed through the desert وتمان لە دوای وەڵا بێت چاوک بێت ئەوە ئاینجی پێوە چوو دەرەوە لە دوای وەڵا بێت چاوک بێت ئەوە ئاینجی پێوە چوو دەرەوە لە دوای وەڵا بێت چاوک بێت بیچاوکە لە دوای بی ئەبێ ئاینجی بێت ئەوە ئاینجی هات تەواوە لە دوای وتمان ئەبێت چاوک بێت بیچاوکە لە دوای بی وتمان ئەبێ ئاینجی بێت ئەوە ئاینجی پێوە نییە هەڵەیە تەنها یەک دروست بوو فیوچەر کۆنتینیوس زۆر هەڵجار پێ حەلەکرێت زۆر بە پێ حەلەکرێت بابەتی پێرپس هەندێک جار پێ حەلەکرێت هەندێک جار پێ حەل ناکرێت ئەلاقەڵ یەک دوو هەڵبژاردن ئەتوانی بیکەیە دەرەوە لە بابەتی پێرپسدا دوای باسیەکەی
ئافتەر و ئاز و وایڵ و کنجەکشنەکان هەندێک جار پێ حەلەکردن هەندێک جار پێ حەل نەکردن بەڵام زۆر جار پێ حەلەکەی چوون ئەمە ئازە ئاز چەند یاسایەکی هەیە ئەوەی کە بەناوبانگ بن ئەوە کە پرزن سمپل لە دوای بێ ئەمەش فیوچەر بێ وڵ چاوک بێ ئەوڵ چاوک وڵ چاوک ئەوە درستە ئەمە چاوک هاتووە پاشەن وت هاتووە وتمان لە دوای وت چاوک بێت مۆر چاوک نییە خۆ ئەوە کرا درەوە لە دوای وڵ وتمانە بێت چاوک بێت ئەوە چاوک نییە هات ئەوە کرا درەوە ئەو ژاوە دروست بوو لە دوای وڵ چاوک بێت ئەوە دروستە یاسایەکتری ئازمان هەیە ئەوەش ئەگەر ئێرە ڕابردوو بە یوست ئێرەش ئەبێ ڕابردوو بەکاربێنی یان ئێرە ئەگەر پاس کنتینیوس بە وازوێر ئاینجی ئێرە بێ پاس سمپل بێ ڕابردووی سادە بێ ئەو جا هەندێکجە لەسەر یاسامێنتەوە بەڵام ئەوە پێ حەلکرا ئەمە ئازە وتمان لە دوای وێر ئەبێ ئاینجی بە ئاینجاتەوەواتە درستە لە دوای وت ئەبێ چاوک بێ بیچاوگە لە دوای بێ ئاینجی بە ئاینجاتەوەش درستە لە دوای هاف ئەبێ پیپی بێ ئەمە کرا درەوە پیپی نییە چونکە پیپی ئیدیان پێوە لە دوای وڵ ئەبێ چاوک بێت ئەوە چاوک نییە دوو کرانە درەوە بەڵام ئەبێ کاتی دوومانەوە ئەبێ تەماشای یاسای ئاز بکەیت یاسای وایڵ و ئاز دەڵێ ڕستەکەی لە دوای دێ ئەبێ پاس کنتینیوس بێت واتە وازوێر ئاینجی بێ ڕستەی تر پاس سمپل بێ کاری ڕابردوو بێ ئەمەش بۆیە واز وێر ئاینجیمان هەڵبژار تەماشای ڕستەی دووەم بکە ڕابردووە ستارتت تێدا بوو ئەمە ئیفە بوو نمونە ئیف وتمان ئەبێ لە دوای هەیەندێک جار پێ حەلەکرێ نەجە پێ حەل ناکرێت لە دوای هات ئەبێ پیپی بێ ئەوە پیپی هاتووە لە دوای هات ئەبێ چاوک بێتەوە چاوک نییە کرا دەرەوە ئەمە لە دوای یاساکە هەمووی درستە ئەمە لە دوو یاساکەی هەمووی درستە ئەو جەماوە لەسەر قاعیدەکە ئەبێ ئەمە پاس پێرفکت بێت ئەمە شوت هاف پیپی بێ پاس پێرفکت ئەمە پاس پێرفکت هات پیپی ئەمەش وت هاف پیپی واتە هەندێک جار سەر یاسامێنتەوە بوو نمونە سەری بابەتی ئیفە دوو شێوازێت بابەتی ئیف هەندێکجا نامێنتەوە ئەمانەکەش ئەتوان ئەگەر نەزانی ڕێگا هەیە بەڵام تۆزە درێژە ناتوان لێرە ئەمە بابەتی ئیفە و ئازن و گاز لە دوای هاف ئەبێ پیپی بێت پیپی نییە کرا دەرەوە دوای هات وتمان ئەبێ پیپی بێت ئەمە پیپی نییە کرا دەرەوە ئەمە پیپی پیپە پیپی پیپە ئەوە درست لە دوای هات پیپی پیپی ئەمەش درستە بەڵام کاری تەماشاکە ئەگەر ئەمە هەڵبژێری هادەکە دەکەوێتە پشت ودەکە هات دەکەوێتە دوای ودەکە لە دوای وتە بێت چاوک بێت خۆ هات چاوک نیەوەش کرا دەرەوە هێمە ئیف پێ حەل کرد هەندێک جاریش ئیف پێ حەل ناکرێت منە پرسیارێکی ناڵێم ئیلا سەرمانە ڕێگا هەیە بەڵام دوور و درێژە تۆزێ منامە if you do not water this flower it will not grow ئەگەر ئەم گوڵە نەدەی چی نابێ گەشە ناکە ئەم گوڵە ئاو نەدەی گەشە ناکە لە دوای دوو ئەبێت چاوک بێت چاوگە لە دوای وڵ ئەبێت چاوک بێت چاوگە لە دوای وڵ ئەبێت چاوک بێت چاوگە دوای وڵ ئەبێت چاوک بێت چاوگە ئەگەر لە دوای هاکەکە بڕۆیەوە پێ حەل نەکرێت چونکە لە سەرمانەکە بوو بەڵام ڕێگا هەیە کەماناش نازانی چۆن حەڵەکەی بەڵام تۆزە دوور و درێژە ناتوان لێرە باسکەین ئەمەش بابەتی پاسف Choose the right passive voice for this sentence. He arranged the time for the discussion yesterday. تەماشا yesterday کە بکە yesterday واتە ڕابردووە ئەم ڕستەیە ئەگەر لە دوای هاکەکە بڕۆی هەمویان درستن لە دوای ئیز ئەبێ ئاینجی بە ئاینجی هاتووە لە دوای بینگ دەبێ پیپی هاتووە لە دوای وڵ ئەبێ چاوک بێت چاوک هاتووە لە دوای بی ئەبێ پیپی بێ پیپی هاتووە لە دوای هەسە بێ پیپی بێ پیپی هاتووە لە دوای بینە بێ پیپی بێ پیپی هاتووە لە دوای واسە بێ پیپی بێ پیپی هاتووە هەمووان درست بوو لە دوای هاکەکە بەڵام چونکە ڕستەکە ئەسڵەن ڕابردوو بوو لەسەرەوە پرسیارەکە بۆیە ئەبێ وازوێر هەڵبژێرێکی کە ڕابردوو هەڵبژێرین بۆیە دی درستە وازی تایە هەرچەند ئەوانی تریش درستن لە دوای هاکەکە بەڵام چونکە ڕستەکە ڕابردووە بێ وازوێر هەڵبژێ یان هات شتێکی وا ڕابردوو بێ ناتوانین ئیز و وەڵ و ئەمانە ڕانەبردوون هاز ئەمە ڕانەبردوون ناتوانێوانە هەڵبژێرین بابەتی پرپس هەندێک پێ حەلەکرێ ئاقل یەک هەڵبژاردن دوو هەڵبژاردن وتمان لە دوای تو بێت چاوک بێتەوە چاوک نییە ئەمەش مەشهورە هیچ لە هاکەکەدا نییە بەڵام پرپس مەشهورە کە ئەنجی لە دوای دێ ئەوە ئەنجی ناتوە هەڵەیە درەوە
دوای کان وتمان ئەبێت چاوک بێت ئەوە چاوکی سادە نیە ئەوەش کرا دەرە لە دوای تو ئەبێت چاوک بێت سواس تو بی چاوک لەوانە هەندێک هات بژارنیش پێ حەل نەکردن بوون منە ئەمە ئەی وەرکت ڕابردووە کان ڕانەبردووە هەرچەندە لە دوای کان چاوگی هاتووە بای چاوگە بەڵام یەکە ڕانەبردووە یەک ڕابردووە نابێت سواس تو دەبێت چاوک لە دوای بێت لە دوای تو بۆ چاوک نییە خۆت ئەزانی چاوگان ڕێزیەکە من هە لە پشتەوەی کتاب لە دوای فۆرتە پێرسۆف دەبێت ئەنجی بێ سی هەو نییە دی هەوە لە دوای فۆرتە پێرسۆف ئەنجی هاتوو بوابێت بۆ دینی ڕۆبردوو بوریە ڕۆنەبردوو نەبووریە هەرچەند ئەم ساڵ داخلیە بۆ بۆن بابەتی ریپۆرت سپیچ هەندێجا پێ حەلەکرێن هەندێجا پێ حەل ناکرێت choose the correct reported question form وتمان لە دوای هات ئەبێ پیپی بێ ئەوە پیپی نییە کرا دەرەوە لە دوای هات ئەبێ پیپی بێ ئەمە پیپی نییە کرایە دەرەوە واتاوە دروستە لە دوای کوت ئەبێت چاوک بێت تایپ چاوگی سادەیە ئەمە پێرپرسیش ریپۆرتە سپیچیش پێ حەلکرا هەندێک جار پێ حەلەکرێن هەندێک جار پێ حەل ناکرێت هەندێک جار شێوازی ڕستە پرس دێت ئەبێ بە قانونی پرس وەڵام دەیتەوە ئەوە هیچ داخل نییە بۆ ئەمساڵ ئەو قوتابیانەی زیرە کە سەتیان ئەوێ یان نەوات پرسیارەکانی نامۆیان ئەتوان بینێرن هەر پرسیارێکی قرس بێ ئینشاءڵڵا هاوکاریتانەکەین وەکو لە فایبەر ئۆپتیکس و فوت چونکەوانە زانستین تۆزێ قرسن یان هەر پرسیارێکی نامۆی ڕێزمان بێ یان دەنگەکان ئەتوان پرسیارەکانتان بینێرن بە ڕێگای ئینستاگرام باشار داش خالد داش شەریف سەرکەوتوو بن ئینشاءڵڵا I remember him as if it were yesterday. He came slowly to the door of the Admiral Benbow Treasure Inn. Island نزیکترین فیلمی دوبلاشکراوی کوردی بۆ کتێبەکەی قوتابیانی پۆلی 12 بە زاراوی سۆرانی هەروەها بادینی Treasure Island Episode 1 زنجیرە یەکەم بەشی یەکەم The old sailor comes to the Admiral Benbow دەریاوانە پیرەکە دێت بوو بەردەرگای مەیخانەی Admiral Benbow He was a strong, heavy man. I see what you want. And he threw down 3 or 4 gold coins. Oh, scoundrel. The captain jumped to his feet and took a knife. Get behind the door. Sword. What does the doctor know about life at sea? I have lived on them, I tell you. The doctor himself said that 1 glass wouldn't hurt me. I will give you a golden guinea for some gin. No! The captain cried. I can't do that. I was Flint's first mate, and I am the only one that knows the place. But what's the black spot? I asked. Captain! My poor father died quite suddenly that evening. All of the neighbors came to visit and there was a lot of to arrange, so I was too busy and... Now, Bill, sit where you are. Pew. Then a strange sound fell onto the floor. I shouted to my mother, but it was too late and the captain was dead. Help us! Mother! We heard a whistle coming from the direction of the village. The man said, Kirk has blown the whistle. That means he has seen someone coming. Pew started trying to hit the man with his stick. Let us leave. Yeah. Thrown open and... No. Alright. But when we do get them, what will we do to them? Asked Dick. Walk behind us. The gun! Doctor! Squire! Captain!
That is better now. After drinking, Now, Israel was stronger. Now, Jim, you have come to visit us. That is nice. the ship. At every step, it has been you who saved our lives. We won't let you lose yours. Then we looked for the tall tree marked on the map where the treasure lay buried. They now walked faster, and Silver was full of excitement. I knew that all Silver wanted was the treasure and to get away from the island, and that he would kill anyone who stood in his way. As we came near the great tree, the man began to run, selling many different types of colorful food. Vagina Center in Acre and the Hall. ببورن خوێنکارانی خۆشەویست چونکە مافی فیلمکاربنەکە پارێزراوە لینکی داونلودکردن لە بایۆ ئینستاگرامەکەماندا دەتوانی بدۆزیەوە